هەژارترین یانەی کوردستانن، بەڵام دڵسۆزی و ماندووبوونیان لە یاریگا سەرنجی هەمووانی بەلای خۆیدا ڕاکێشاوە. یانی چەمچەماڵ یەکێک لە یانە بەشدارەکانی خولی یانە پلەیەکانی کوردستان لە وەرزی ئەمساڵ ئاستێکی بێوێنە پێشکەش دەکات و لە 6 یاری خولەکە خاوەنی 5 بردنەوە و 1 شکستە و پێشەنگی ڕیزبەندی گرتووە. نسبەت دیانی چەمچەماڵەوە لە ڕۆدارایەکەوە پێتان بڵێن ینی خۆتان ڕەنگە دوور نزیک ئاگدار بن لە قەیرانێکی دارایی زۆر گەورەیە هیچ لایەن و بەرپرسێک وەکو پێویست ئاوری لایانی چەمچەماڵ و شاری چەمچەماڵ نەیاوەتەوە سەرڕای ئەو هەموو ئەنجامانە باشە کە بە ساڵی پار و ئەم ساڵی شەوە بەدەستمان هێناوە. ئەتوانم بڵێم تموحی یاریزانان، جوهدی هاندەران، ئیدارە بە تایبەتی کە پاڵپشتێکی باشی یاریزانانە، هاندەران گڕوتینێکی زۆر باشیانیاوە بە تیپەکە بە یاریزانان، هەر ئەوە بۆتە هۆکاری ئەوەی کە ئێمە ساڵی پار و ئەم ساڵیش بەو قووەتە و بەو هیمەتە بڕووینە ساحەوە یاریکەین لە پێناو ناوی چەمچەماڵی شاری چەمچەماڵە. سەرۆکی یانەکەش دەڵێت قەیران بەرۆکی یانەی چەمچەماڵی گرتووە و یانەکەیان پێویستی بە هاوکاریە تا بتوانێت لە ڕکابەریکردن و پێشکەشکردنی و ئاستە بەرزە بەردەوام بێت. ئەوەی کە تۆ هاوکاری بێ بۆ وەرزش ینی چەمچەماڵ پێویستێتی تەنانەت لە پاکردنەوەی یاریگا بێ لە دابینکردنی یانی تا ئێساوە چەند یاری ماکرۆ ئێمە نەماتوانیوە خەڵاتێکی مادی بچووکی یاریزانانی خۆشمان بکەین و هیچ کەسێکش تا ئێستا و ئاوڕێیان لێ نەداوتەوە بۆیە هیوادارین ئەوەی کە پێ ئەکرێت توانایەکی هەیە لە هەر جۆر هاوکاریەک بێ بەکڕینی تۆپێک بێ درێسێک بێ پاکردنەوەی یاریگا بێ دابینکردنی خەڵاتێک بێ بۆ یاریزانان دەرگامان کراوە مەمنونی هیچ کەسێکە بین کە بتوان هاوکاری یانەکەمان بکەن. سەرڕای ئەو قەیرانەی یانەکەی گرتوۆتەوە، بەڵام یاریزانانی یانەکە خاوەنی ورەیەکی بەرزن و هەمووان ئامادەکاری دەکەن بۆ یاریەکەی ڕۆژی چوارشەمەیان بەرامبەر ئاکرێ و چاویان لە بەدەستهێنانی سێ خاڵی یاریەکەیە. دوای ئەوەی لە گەڕی حوتەم لەگەڵ یانی ڕزگاری توانیمان سەرکەوتنیش گرنگ بەدەستبێنین و لە پێشەنگی خۆمان زیاتر بێنینەوە و قایمتر بین. ڕۆژی چوارشەمە لە یاریکی چارەنووسازە ئەچین بۆ شاری ئاکرێ لەگەڵ ینی ئاکرێ یاریمانەیە کە ئەتوانم بڵێم لە ١٨ خولەکە ئەتوانین لەوێ دیاری بکەین چونکە یاری بۆ ئێمە زۆر گرینگە. هەموو یاریزانەکان ئامادەین و گوێ نادەینە کەش و هەوا و بەردەوام ڕاهێنانی خۆمانەکەین و ئەمانەوێ ئەم ساڵ ئیشەڵا سەرکەوین بۆ نایاب و دڵی ئەو هاندەرە خۆشانە ئەو هاندەرە خۆشەویستانە خۆش بکەین. یانی چەمچەماڵ بە پاڵپشتی هاندەرە زۆرەکەی ئەم وەرزە تەنیا یەک ئامانجی هەیە کە بۆ یەکەم جار سەر بکەوێت بۆ خولی نایابی کوردستان، هەر بۆیە بە سەرما و بە هەبوونی قەیرانێکی قوڵەوە ئەوان چۆکیان دانەداوە و بەردەوامن یاری بە یاری نزیک دەبنەوە لە بەدیهێنانی خەونەکەیان. بەبێ گوێدانەکەشی سارد و سەرما یاریزانانی یانی چەمچەماڵ لە پایتەختی ئەنفالەوە بەردەوامن لە مەشق و ڕاهێنانەکانیان و دانەوێت بردنەوەیەکتر دەستەبەرکەن تا نزیک بنەوە لە خولی ناوی کوردستان و هەمووشیان پێکەوە ئەو ڕاستیە دەسەلمێنن کە دڵسۆزی و ماندووبوون هەمیشە لە وەرزشدا براوە دەبێت. شوان ڕۆڤگەلی کوردستان، چەمچەماڵ.